هێزی پێشمەرگەی کوردستان بە پێی بەرنامە و ئەو پلانێکەدان ڕشت بوو لە حوتەمین ڕۆژی بەرگری لە خاک و خەڵکی کوردستان هێزەکانی پێشمەرگەی کوردستان و ئەمڕۆ ئەو شوێنانێک کە بۆیان دیاریکرابوو خۆشبەختانە ئازاد کراون، خۆشبەختانە گەمارۆیەکی باش دراون بۆ ئازادکردن و یان کۆنتڕۆلکردنی تەواوی شار و شارچەکان بۆی پێشمەرگە کەمترین خەسارە بدە. بەرنامە و پلان هەیە بۆی بتوانێت قۆناغ بە قۆناغ کاتانەی هەمی هەندەسە تیمی پشکنین بە باشی بتواندرێت پاک بدەوە ئەوە هێرمەگە بۆ شوێنەکان بەڕێ دەکەین. خۆشبەختانە ئەو شوێنی کە ئێتامەلێنەوە شوێنی هێزەکانی هەفتەیە فەرمانبە کاکتەی دەوات کە بەشداری ڕاتەخۆیان کرد لەو ئۆپراسیۆنە لیوای 12 دەوری کاریگەریان هەبووە و لە پێشکەوتنەکان ئەمە جێگەی دڵخۆشیە و لەگەر ئەو هێزانەی تری کە بەشداری ئۆپراسیۆنەکانیان کردیە یەکەکانی تری وەت پێشمەگە چ هێزەکانی تر هەمووی خۆشبەختانە توانیان ئەو بەرنامە و پلانەی کە لەلایەن هیچ پێشمەرگەی کوردستانەوە ڕێژراوە بە سەرکەوتووی بەدەستبێن. ئێرە ناوچەیەکی گرنگە بۆ ئایندەیەکی نزیک کە مووسڵ هەم لە ئۆپراسیۆنەکە زیاتر دەتواندرێت بە ئاسانی ئەو شوێنانەی هەدەفن وکو ئامانز بۆ پێکاندنی لەمان کاتیشدا زەربەیەکی کوشندەی لەستەکانی داعش بە درایی شاخی باشخە ئێستا هێزەکانی چەتەکانی داعش گەمارە و دران لەلایەن هێزی پێشمەرگەی کوردستانەوە و قۆناغ بە قۆناغ بەرەو پێشەچوون و قۆناغ بە قۆناغ پشکنی و ڕاودونانی چەتەکانی داعش لێرەوە دەست پێ و لەگەر هێزەکانی تر ئەمە جێگەی دڵخۆشیە بۆ خەڵکی ئەم دەڤەرە بۆ خەڵکی کوردستان و سەرکەوتنەکانی هێزی پێشمەرگە جێگای ستایش و بادن و ئەوەن کە مرۆڤ خەڵکی کوردستان کە ئەمڕۆ هەم لە باتی هەموو دنیا شەڕ دەکە و شانازیش پێوە بکە. ئێوە ئێرە ئێستامەلێنەوە پێش فازلەیە ئەوە فازلێکە تۆتە ئەو گەمارۆی هێزی پێشمەرگە و پێدا دەڕوایت لە دوای عومەر قامچی و کانونەوە و شێخەدێت ئەمانە هەمووی ئێستا لەژێر گەمارۆی هێزی پێشمەرگەی کوردستاندانە. ئەو قۆناغی و بەرنامەی هێزی پێشمەرگەیە لە بەپێی ئەو پلانێکە هەیەە قۆناغ بە قۆناغ ئەوی کە لای سەرکردایەتی سیاسی کورد و هێزی پێشمەرگەی کوردستان گە پاراستنی ژیانی پێشمەرگەیە پاراستنی جانی پێشمەرگەیە ناوچەیەکی گرینگە هەم بۆ ئازادکردنی ناو مووسر و محافەزەی مووسر و دەشتایەکی پانوبەرینە. بەڵام پێم خۆشە لێرەوە دەستخۆشی لە هەموو ئەو پێشمەرگە قارەمانانە بکەم کە لەو دەڤەرە لەو ناوچەیە بەشداری ئەو شەڕە بێوێنەی دوێنەیان کرد و چەند ڕۆژی ڕابردویا کرد لەو ناوچەیە چونکە ئەمەی تیرۆرستانی داعش لەم ناوچەیە بەکاریان هێنابوو پلانیان بۆ دانابوو بڕواناکەم لە هەموو ناوچەشکە بەو شێوەیە دەیان سیارە دەیان خۆکوش حوبا لە هەموو خۆی گەورەترین ناخۆشی ئەو ناوچەیە ئەو باغ و باغاتەی ئەو بناری چایبشیکە بە تایبەتی دۆرا پشتی گوندی فازلیە زیاتر لە 89 باغی تێدایە دەیان سیارەی بۆم ڕێژکراویان نادا شار بۆ دەهاتن خۆیان بە هێزی پێشمەرگەی کوردستاندا بتەقێنەوە. بەڵام خۆشبەختانە پێشمەرگە قارەمانەکانمان خۆنەویستانە بەسەکە قورسەکان و بە پشتیوانی هاوپەیمانان هەمیان لە گۆڕنا هەمیان تەقاندەوە.